سڵاو تماشاکەرێ لە ئازیز ڕەمەزانتان پیرۆز. ئەمڕۆ لە بەرنامەی تەندروستی تۆ لە ڕەمەزان باسی نەخۆشی زەختتان بۆ ئەکەین. نەخۆشی زەخت چەس کاتێک پەستانی خوێن زەختی خوێن لە ناو دەمارەکانە زیاد دەکا، ئەمەش ئەهێڵێت دڵ زیاتر شەکەت بێت و کار زیاتر بکا بۆ ئەوەی خوێن بڕەسنەدە گشت جزئەکانی لەش. هۆکارەکانی توشبوون بە زەخت چەس دوو هۆکاری سەرەکی هەست. یەکەم هۆکاریان کە زەخت خۆی دروستە بێ بەبێ ئەوەی هۆکارێکی تر بێ، ئەمەشە تا ئێستا عالمەکان دیاریان نەکردووە هۆکارەکەی چەس. هۆکاری دووەم ئەوە کاتێک نەخۆشیەکتر هەست لەبەر ئەوەی کۆنتترۆل نییە، ئەو نەخۆشی ئەبێتە هۆکاری توشبوون بە زەخت. بۆ نمونە نەخۆشی دڵ و دەمارەکان، زیادکردنی چاوری سەرجگەر، نەخۆشی بەرزبوونیان کەمبوونی تایرۆد، نەخۆشی گورچیلەی درێژخایەن یاخود گرێ لەسەر گورچیلە دروستە بێ، نەخۆشی شەکرە، هەروەها زۆربەی نەخۆشی تر هەست کە ئەمە زەخت ئەبێتە هۆکاری دووەم بۆ دروستبوونی. دێنە سەر نیشانەکانی نەخۆشی زەخت. فرەوەخت ئەو کەسانە تووشی زەخت ئەبن هیچ نیشانەیەک دەرناکەفت لەلیان ڕغم ئەوەی زەختیان فرە بەرزە. بەعز وەختێکیش نیشانەکانیان وەکو ئەم خاڵانە دەرکەفت. یەکەمیان خوێنبەربوون لە لووت، دووەمیان ژانەسەرێکی زۆر، هەروەها هەناسە کورتی. چون بتوینی من خۆمان بپارێزی من لە توشبن و زەخت. چەند خاڵێک گردەوە ئەوەشیانە بەڕێگای خواردنی تەندروست، ژیانێکی تەندروست. خواردنی تەندروست واتای خواردنێک کە سەوزەواتی زۆر تیابێ، هەموو ڤیتامینەکان بگرێتەوە و چەوری کەم تیابێت، شیرینی کەم تیابێت. ئەمە هەمووی بۆ تەندروستیمان باشترە و ناهێڵێت تووشی نەک زەخت زۆربەی نەخۆشیەکان ببین. خاڵی دووەم وەرزشکردنە و جوڵە. هەر کات ئەگەر وەرزش بکەین و جوڵەمان هەبێت، چونکە کەم جوڵەی یەکێکە لە هۆکارەکانی توشبوون بە نەخۆشی زەخت و شەکرە و زۆربەی نەخۆشیەکانی تر. هەروەها هەر کاتێک هەستمان کرد کە تەندروستمان ناجێگیری یاخود بین فترە و فترە سەرداین پزیشک بکەین و چێکێکی خۆمان بکەین ئایا هیچ کێشە و گرفتێکمان هەست یاخود نا. مەترسیەکانی توشبوون بە نەخۆشی زەخت چەس. یەکەمیان ئەگەر هاتوو لە خێزانەکەیە زەخت بی، ئەوە ئەگەری توشبوون زیاتر ئەبێ واتە وراسی. دووەمیان وەکو باسمان کرد ئەگەر ژیانی ناتەندروست بێت، وەکو خواردنی ناتەندروست، قەڵەوی، ئەو کەسانی کێشیان زۆرە، هەروەها تەمەن، هەرچەند تەمەن بڕواتە سەرەوە، ئەوە ئەگەری توشبوون بە زەخت فرەتر بوو. زۆرجار لە کاتی دووگیانیدا تووشی زەخت ئەبێت، ئافرەتی دووگیان. ئەوەش هۆکارەکەی کاتێک وەزنێکی زیاد دێتە سەر لەشی ئەو ئافرەتە و زەخت ئەکەوێتە سەر دڵ و دەمارەکان. ئەگەر باینە سەر چارەسەرەکانی نەخۆشی زەخت چەس. یەکەمیان چارەسەری حەبەکانە، عیلاجەکانی زەخت بەسە ڕێکوپێکی و لە وەختی خۆر بەکاربهێنرێت. وەگەرد ئەوەیە بەسە پارێز بکرێت. پارێزکردن لە خواردنی چەور و شۆر و کە زۆر شیرین بێت یان چەوری، ئەمانە هەمووی چونکە شیرینیش ئەگەر زیاد بێت لە لەش وەکو چەوری خەزن ئەکرێت لەسەر جگەر و ئەمەش ئەبێتە هۆکار تەسکبوونەوەی دەمارەکان واتە وەریدە و خوێنبەرەکان لە لەش. ئەمەش ئەبێتە زیادکردنەوەی زەختی خوێن لە ناو دەمارەکان و ئەبێتە هۆکاری توشبوون بە نەخۆشی زەخت.
هەروەها خواردنە کحۆلیەکانیش ئەگەری توش بوون و زەخت فرەتر کرد و هەروەها مادە هۆشبەرەکان و جگەرەکێشان کە جگەرەکێشان یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان توش بوون بە زۆربەی نەخۆشیەکان بۆ یەکێک لەوانە نەخۆشی زەختە. گەرباینە سەر ئاڵۆزیەکان نەخۆشی زەخت چەست. ئاڵۆزیەکان واتە مضاعفات نەخۆشی زەخت چەست ئەگەر هاتوو ئەو کەسە چارەسەر خۆی نەکەت زەختەکەی کۆنتترۆل نەوت لە کۆنتترۆل چەست کاتێک ئەو کەسە توش زەخت بوت ئەگەر علاجەکانی وەڕێکی وەکار نارێت پارێز وەڕێکی نەکەت یاخود لەگەڵ یا وەرزش نەکەت و شێوازی ژیانی تەندروستەوە نەکرد چە بود زەختی کۆنتترۆل ناوت زەختی بەرز بوود لە طبیعی ڕێژەی طبیعی زەخت ئەبێت لە 120 لەسەر 80 کەمتر بێت واتە بە عامیە ئەڵێن لە ناو خەڵک 12 لەسەر 8 ئەبێ 12 لەسەر 8 کەمتر بێت. ئەگەر هاتوو بە عیلاج و بە پارێز ئەوانە پابند نەبوو پێوە نەخۆشەکە زەخت بەرز ئەوێتەوە کاتێ بەرز بیەوە زەخت بەردەوام بەرزبی تووشی کێشە و گرفتی تەندروستی زیاتر کرد. ئەو کێشانە چەست یەکێک لەوانە وەستانی گورچیلە کاتێک گورچیلە لە کار ئەکەفێت شنەبی فەشل کلەوی هەروەها زەعیفی چاو زەعیف ئەبێت کاتێک خوێن باش بۆ دەمارەکانی چاو ناڕوات وردە وردە تووشی چاو زەعیفی ئەبێ. هەروەها نەخۆشی دڵ و دەمارەکان دڵ کاتێک بەردەوام زەخت بەرز ئەبێت و بەتوندی خوێن پاڵنەت ئەرالەش ئەوە هێڵێ دڵ شەکەت بوود و تووشی نەخۆشی دڵ ئەوێ. هەروەها لە بیرچوونەوە ئەو کەسانەی توش زەخت بینە فرەجا زەختیان کۆنتترۆڵ نەوت وردە وردە توش لە بیرچوونەوە بوون کاتێک بە هەمان شێوە خوێن خاس ناچێت ئەرە خەلایای دەماغ وردە وردە تووشی لە بیرچوونەوە ئەبێ. ئەرا ڕەمەزان و ڕۆژوگردن ئەو کەسانەی کە زەختیان هەست وەکو باسمان کرد لە بەرنامەی پێشوو ئەتوانن بچنە لای پزیشکی خۆیان دکتۆری خۆیان چێکی خۆیان بکەن ئەرا ئەوەی بزانن ئایا باری تەندروستیان جێگیرە ئەرا ڕۆژوگردن کێشە و گرفتی تەندروستی تریان لەگەڵ هەیە یاخودنا ئەو کاتە دکتۆر بڕیار ئەدا ئەتوانێ ڕۆژوو بگرێ یاخودنا. بەڵام بەگشتی باسمان کرد پێشتر ئەگەر هاتوو ئەو کەسە بەست نەخۆشی زەختی هەبوو نەخۆشی تری لەگەڵ نەبوو ئەوە ڕۆژوگردن فەرە ئیستفادەی هەست ئەرایان چونکە چاوری لەش کەم کەدەوە چاوری ناو دەمارەکانیش کەم بوودەوە و زەخت ناو دەمارەکان کەمتر بود و ئەهێڵت زەخت نۆرماڵۆ بێت. وەکو سەرەتا باسمان کرد زەخت لەوانەسا هیچ نیشانەیەک دەرنەکەفت لەلی و ئەو کەسە زەختی فرە بەرز بوود لەبەر ئەوە فرە مهمە ئەو کەسەی زەختی هەست بەردەوام چارەسەرەکان خۆی وەربگرێت و پارێز بکەت چونکە هیچ نیشانەیەک دەرناکەفت لەلی ئەبینی کەسێک نەخۆشێک دێت هیچ نیشانەیەکی تیانە و فرە تەبیعیە و بینی زەختی فرە بەرزە. بۆ نمونە کاتێک کەسێک زەختی ڕەسدە 180 لەسەر 120 ئەوە فرە مەترسیدارە ئەی بەرزبوونەوە دوای مستەوا کاتێ زەخت ڕەسدە ئەی مستەوا 180 لەسەر 120 ئەوە بێگومان ئەو نەخۆشە تووشی کێشە ئەکا وەکو چی جار وهەیە تووشی جەڵتە ئەبێت ئەگەر چارەسەری خێرا وەرنەگرێت واتە بایەسە حاڵەتێکی تەواریە و بایەسە زوێ چارەسەر بکرێت وەکو لەوانەیە تووشی جەڵتە بێت لەوانەیە گورچیلەی بوەستێت لەوانەیە بدا لە چاوی لەوانەیە تووشی هەر کێشەیەکی بکات لەوانەیە بکاتە جەڵتەی دڵ لەبەر ئەوە زەخت فرە مەترسیدارە چونکە هیچ نیشانەیەکی نییە لە فەرەی وەخت هیچ نیشانەیەکی نییە و کاتێ بەرز بوودەوە و ئەو کەسە ئاگادار نییە کە زەختی بەرزە. فەرە گرنگە بەردەوام چێک زەخت خۆیان بکەن ڕۆژانە ئەگەر بتوانن هەروەها پابند بن و عیلاجەکانیانەوە و پارێزەکەیانەوە کە دکتۆر بۆیانی داناوە.
ئەرە ئەوەی تووشی مزاعفاتەکانەوەین فرە گرینگە ئێمە زەختمان کۆنتترۆل بکەیمن لە مستەوای طبیعی بهێڵینەوە ئەوەش لە ڕێگەی وەرگردن چارەسەرەکان وەکو ئەوەی دکتۆر دایناس هەروەها پابندبوون بە ئەو پارێزەی کە دکتۆر بۆمانی دانایە ئەگەر هاتوو کەسێک دوای چارەسەرکردن بە حەبوو دەرمان زەختی هەر بەرز بوو دانەبەزی ئەوە پێویستە دووبارە بگەڕێتەوە لای دکتۆرەکەی لەوانەیە جۆری چارەسەرەکەی بگۆڕێ نەوعی حەبەکانی بگۆڕێ بۆ نەوعێکی تر لەوانەیە زیادی بکە نابێت لە خۆمانەوە ئێمە چارەسەر بگۆڕین و نابێت لە خۆمانەوە زیادی بکەین یاخود کەمی بکەین هەروەها ئەگەر هاتوو نەخۆشی زەخت هەبوو لە ماڵەوە و لە ناکاو بینیت ئەو نیشانانەی لێ دەرکەفت بۆ نمونە ژانەسەرێکی زۆر و لە ناکاو ئەگەر هاتوو نەخۆشێکی زەختمان هەبوو لە ماڵەوە لەوانەیە دایکمان بێ باوکمان بێ هەر کەسێک بێت ئەگەر هاتوو ئەی نیشانانەی لێ دەرکەفت وەکو ژانەسەرێکی فرە لە ناکاو دابەزینی لایەکی دەم و چاو یاخود سڕبوونی دەستێک یاخود قاچێک قورسبوونی زمانی قورس بووت ئەوە بەسە یەکڕاست ببرێتە تەواری بانگی ئەمبولانس بکرێت ئەوە نیشانەکانی جەڵتەیە ئەبێ زوو چارەسەر بکرێت بۆ ئەوەی زیاتر درێژە نەدات و نوێتە درێژخایەن ئەگەر هاتوو ئەو هۆکارە زوو چارەسەر کرا بۆ نمونە ئەگەر هاتوو ئەوە هۆکارەکەی ئەوەیە کە خوێن ناڕوات بۆ بەشێکی مێشک ئەگەر هاتوو ئەو هۆکارە گرەیەکی خوێنی مەیی بێت وەکو خەفرە ئەوە بە چارەسەر ئشعی بۆ ئەکرێت و دڵنیابنەوە لەوە چارەسەر ئەکرێت ئەو خوێنەمەیە ئەتوێتەوە دووبارە خوێن چت ئەرامێشک و دووبارە ئەو کەسە ئەگەڕێتەوە سەرباری جاران بەڵام ئەگەر هاتوو تاخیر بوو چارەسەرکردنەکە ئەوە ئەوێتە جەڵتەی مێشک و بەردەوام ئەبێت و ئەبێتە درێژخایەن وەکو باسمان کرد ناوت لە خۆمانەوە عیلاج زیاد بکەین یاخود کەم بکەین بۆ نمونە لە عیلاجەکانی زەختێکێک لەوانە حەبی ئەسپرینە کە خوێن شلکەدەوە ئەگەر هاتوو زیاد لە حەد ئەسپرین وەربگیرێت ئەوە خوێن فرە شلۆ بوت ڕاوە بوت ئەو کاتە بوودە هۆکاری جەڵتەی مێشک بەڵام ئەم جەڵتەیە هۆکارەکە چییە یەکێک لە خوێنبەرەکان دەمارە وردەکانی مێشک ئەتەقێت و خوێنبەربوون ڕوئەدا لەو شوێنە بوودە گرەیەکی خوێن ئەو گرەیە ناهێڵێ خوێن بڕستە مێشک خوێن و ئۆکسسیژین و خۆراک بڕستە خانەکانی مێشک خەلایای دەماغ ئەوەشە بوودە هۆکاری جەڵتە ئەمەیانە بایەسە یەکڕاست دوای مفراز دوای ئەشیعی بۆ ئەکرێت و دەرئەکەفت ئەیە گرەی خوێن دروست بیە لە مێشکی ئەو کەسە یەکڕاست نەشتەرگەری ئەرای کرێت و عەمەلیات ئەو گرێ خوێنە لا ئەبدرێت و بەڵام ئەمەش بە هەمان حاڵەت ئەگەر هات و پێش وەختە چارەسەر کریە ئەوە زیانەکانی کەمتر ئەوێت ئەرا عەلاجات زەخت ئەو کەسانەی زەختیان هەست توێنن حەب زەخت دوای ڕۆژوشکاندن بخۆنوە 2 سەعات تقریبەن یاخود لەبین ڕۆژوشکاندن و پاشی و هەروەها خواردن بایەسە کەمچەوری و کەمشۆری بخۆن ئاو زۆر بخۆنەوە هەروەها دوور بکەونەوە لە خواردنانی کافینی تایە وەکو چای و قاوە چونکە ئەوە ئاو لە لەش کەم کەدەوە تینە کۆتایی بەرنامەکەمان بەرنامەی تەندروستی تۆ لە ڕەمەزان بە هیوای ئەوەی سوودێکمان بە بەڕێستان بەخشی بێت هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایەک